ڕووداوێکی گرنگی ئابووری لە شاری سلێمانی ڕوودەدات کردنەوەی ناوەندێکی گرنگی نێودەوڵەتیە بۆ دارایی و ئابووری لە شاری سلێمانی ئەم ناوەنداکرێتەوە گفتوگۆ دەکەین لەسەر گرنگی کردنەوەی ئەم ناوەندە و کاریگەریکردنەوەی ئەم ناوەندە و ئەم ناوەندە دەتوانێت چ ڕۆڵێکی بێ گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەرە دکتۆر ئاودێر عەبدولواحید ڕایشکاری ئابووری ناوەندی نێودەوڵەتی بۆ دارایی و بازرگانی. دکتۆر ئاودێر سڵاوت لێبێ، سپاس دەکەم، سپاس بە بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ لەگەڵمان. پێمان بڵێ کردنەوەی ئەم ناوەندە چییە؟ کاری ئەم ناوەندە چییە بێ؟ هەر ناوەندێکی بازرگانی و دارایی لە هەر وڵاتێکە یاخود لە هەر شارێکە بە دڵنیاییەوە تەسیراتی بازرگانی و ئابووری زۆری دەبێت. مەهماکان هەر چۆنێک بێگەر ئەو وڵاتە یاخود ئەو شارە جوڵەی بازرگانی هەبێت یاخود جوڵەی دارایی هەبێت بەکردنەوەی ناوەندێکی وا گەورە کە دوو بەش لە خۆ ئەگرێت چ بازرگانی چ دارایی پرۆسەیەکە بۆ خێرهاکردنی جوڵەی بازرگانی و دارایی. بە خۆشحاڵیەوە ئێستا لە شاری سلێمانی تەبعاً ئەمڕۆ ناساندنێکمان هەیە تایبەت بەکردنەوەی ئەم ناوەندە گرنگە لە پاش فترەیەکی کرد ئیشاڵڵا بە شێوەیەکی فەرمی دەکرێتەوە. ئەم ناوەندە مۆڵەتی فەرمی بانکی ناوەندی عراقی هەیە کە زۆربەی زۆری بانکەکان لقی بانکەکان چ بانکەکانی نێوخۆیی بێت ئەهلی بێت یاخود دەرەکی بێت لێرە دەتوانن لقەکانیان بکەنەوە و چ کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراو لێرەیە یەکش زۆر زۆر گرنگە کاکەڕانکۆ کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراو ئەوانی کە پێیان دەوترێت کۆمپانیا لەگەڵ نووسنگی دراوە فەرقیان هەیە. کۆمپانیەکان مۆڵەتی فەرمی بانکی ناوەندی عراقیان هەیە. ئەم مۆڵەتە دەبێت بە پێی چەند ڕێنماییشی تایبەت بە بانکی ناوەندی عێراق کە منزمنی یەکێک لە نقاتە مهمەکان مۆڵەتی فەرمی جێگەیە واتە ئەو لۆکەیشنە ئەو جێگەی کە کۆمپانیاکە دەیکاتەوە. ئەم ناوەندە بە کاملی بە شێوەیەکی گشتی ئەو ئۆفیسانی کە هەیەی مۆڵەتی فەرمی بانکی ناوەندی عراقی هەیە واتە هەر کۆمپانیایکی ئاڵوگۆڕی دراوە کاتێک کە دێتە ئەم ناوەندە پێویست بەوە ناکات جارێکی کە داواکاری پێشکەش بە بانکی ناوەندی عراقی بکە بۆ ئەوەی لێۆ لیجان دەرکەن بێن بۆ کەشفکردنی شوێنەکەیان و لەسەر ئەساسی ئەوە ڕوخسەکەیان بنێ. ئەم ئەوکو باسم کرد ئەم ناوەندە مۆڵەتی فەرمی بانکی ناوەندی عراقی هەیە و لە هەمان کاتە بانکی ناوەندی عراق خۆی لقی سەرێکی خۆی لەرە دەکاتەوە لقێکی لە بانکی ناوەندی عراق کرێتەوە. لە هەمووی گرنگتر هەیئەی ئەوراقی مالی عراقیمان هەیە کە با بڵێن سوقی ئەوراقی مالی کە لەژێر هەیئەی ئەوراقی مالیە کار دەکات کە بە کوردێکی خۆمان بڵین بۆرسەی عراق لێرە لقی فەرمی خۆیان دەکەنەوە کە زۆربەی بازرگانان و هاوڵاتیان و کۆمپانیەکان دەتوانن سودمەند بن لە یاخود بەشداری بکەن لە کڕین و فرۆشتنی پشکی کۆمپانیا جیهانیەکان و براندە جیهانیەکان لێرە بە شێوەیەکی فەرمی. لە هەمان کاتە بەشێکی کەشمانە بێت تایبەت بە کردنەوەی با بڵین جوملەی ئاڵتون ئەم ناوەندە زۆربەی زۆری سێکتەرە بازرگانی و داراییەکان ئەگرێتەوە. بەدەر لەوە جیاواز لە سنتەرەکانی تر لێرە بەشێکی تری تایبەتمان ئەبێت بە کۆمپانیەکانی وەبەرهێنان ئیتر لە وەبەرهێنان گەشتیاری بێ خانوبەرە بێ و هەتا دوایی. باشە دکتۆر ئاودێر دەمەوێت ئەنیەوە بە بینەران بڵێ با وڵاتیان بڵێ دوو ڕۆژە دەنگۆی ئەوە هەیە کە کردنەوەی ئەم ناوەندە هاتنی بانکی ڕەشید و ڕافیدەین و TBI و ئەوەی کە پەیوەستە بە تەوتینەوە ئایاکردنەوەی ناوەندە پەیوەندێکی بە تەوتینی موچەی فەرمانبەرانەوە هەیە کردنەوەی لقی ئەو بانکانە هاتنی ڕەشید و ڕافیدەینە بۆ سلێمانی. بەڵێ با لێرە زۆر هەر لە بەرنامەکەی جەنابتەوە ئەوە زۆر ڕوون بێ لە لای هاوڵاتیانی خۆشەویست کردنەوەی لە سەرەتایە باسم کرد ئەم ناوەند هەر کەسێک بێت بانکێک بکاتەوە ئایا ئەم بانکە ئەهلی بێ یاخود سەر بە حکوومەت بێ دەبێ مۆڵەتی فەرمی لە بانکی ناوەندی عێراق وەربگرێ. ئێستا ئێمە لێرە بۆ نمونە بانکی ڕەشید و ڕافیدەینمان هەیە بۆی بچینە سەر پرسیارەکەی جەنابت و لای هاوڵاتانی زۆر ئەوە ڕوون بێ. بانکی ڕەشید و ڕافیدەین کە دوو بانکن سەر بە وەزارەتی دارایی عراقن مۆڵەتی فەرمیان لە وەزارەتی بانکی عراقی ناوەندی عراقیەوە هەیە لیجانیان ناردۆ بۆ ئێرە کەشوی موقعیان کردووە شوێنیان حەجز کردووە
و ڕەزامەندیان دەربڕیوە بۆ کردنەوەی هەردوو لقی بانقی ڕەشید و بانقی ڕافیدەین بەڵام لە ئێستادا ئەم موافقەتی خۆیان بەرز کردوەوە بۆ چێ بۆ وەزیری دارایی عراق وەزیری دارایی عراق دەبێت تەمویلی ئەم دوو بانقە بکە و ڕەزامەندی دەرببڕێ بۆ کردنەوەی لقەکانیان لە شاری سلێمانی بانکەکانی تریش کە بانکی ئەهلین وەکو TBI یاخۆد ئەو بانکانی تر کە هەن ئەوان لێرە شوێنی خۆیان ئامادێ و هینی ئەویان کردو ئامادەی خۆیان دەربڕیوە کە لێرە لقێک لە بانکەکەیان بکەنەوە حتا هەر بانکێکی تر بێ کاگڕانکۆ با ئێمە بەس تەرکیز نەکەینە سەر بانکە حکومیەکان یاخود بانکە ئەهلیەکان ئێمە تموحمان ئەوەیە لە داهاتووە ئیشاءڵڵا وا بکەین بانکە نێو دەوڵەتیەکان بانکە دەرێکیەکان کۆمپانیا گەورەکانی وە بەرهێنانی دەرەوە لێرە لق بکەنەوە با هەر بابەتەکە تەنها پەیوەست نەبێ بەکردنەوەی کۆمەڵێک لقی بانکەکان لێرە ترچی عراقی بێت چه کوردستانی بێ باشە دکتۆراودێر ینی کردنەوەی ئەم ناوەندە کاریگەری لەسەر جوڵەی بازار و بازرگانی و کاری سەرمایهداران و بازرگانان ئەبێ ینی لە واقعدا بەدڵنیاییەوە زۆر بەدڵنیایەوە کاکەڕانکۆ وەکو لە سەرەتای ئاماژەم پێکرد کردنەوەی سنتەری بازرگانی و دارایی لە هەر وڵاتێکە ئێمە گەر نەختێک دوورکەوینەوە لە وڵستریتی نیویۆرک و بێنین بۆ لەندەن بۆ ئەمستردام هەتاوەکو شاری ئەنتوێرپنی بەلجیکی بگەڕێنەوە بۆ دوبەی ئەمانە کاتێکێن ئەم ناوەندە گەورانە ئەکەنەوە بەدڵنیاییەوە هەدەفەکان بەدەر لەوەی کۆکردنەوەی زۆربەی زۆری لقی بانکەکانی نێوخۆی وڵاتە لە هەمان کاتە ئامادەکاریە بۆ پێشوازیکردن لەوە بەرهێنەکان بۆ بەرهێن دەرێکیەکان لە لقی بانکە دەرێکیەکان کە ئەوانش هەریەکەیان سیاسەتی خۆیان هەیە بۆ نمونە ئێمە لێرە بۆ نمونە بانقی ڕافیدەین لێرە موافقەتەکەی بابڕێن لە وەزارەتی وەزیری داراییەوە بۆیەتەوە و لێرە فەرعەکەی کاتەوە ئەو ڕێنمایی و ئەو یاسانی کە خۆیان هەیە هاوڵاتیان دەتوانن سوودمەند بن بانقی TBI بە هەمان شێوە بانقی XYZ إلى آخره هەر هەمووی بەپێی سیاسەتی خۆی بەپێی ئەوەی کە خۆی یاسا و وەکو جەنابتان لاتان معلومە هەموو بانکێک یاسا و ڕێنمایی خۆی هەیە بەپێی یاسا و ڕێنمایەکانی خۆی بۆ هاوڵاتیانی خۆی یاخود ئەگەر بانکێکی نێو دەوڵەتی بێ بۆ هاوڵاتیانی ئەو وڵاتی کە بۆی ئەچێ یاسا و ڕێنمایی خۆی هەیە بەپێی یاسا و ڕێنمایەکان بەڵێ هەموو کەسێ سونمەند دەبێ باشە دکتۆراودەریانی ئەمە ئەبێ بە بەدیلی بازاری دۆلارێکی سلێمانی ینی بۆی پرسیارێکی هاوڵاتیان بکەم وەکو خۆی بەڵێ دنەخێر ئەمە نابێتە بەدیل سەیریکە ئێمە لە هەموو شارێک و لە هەموو وڵاتێکە چەند مرکزێکمان هەیە بازاری دۆلارەکە من لە سەرتاوە ئاماژەم بە دووشت کرد کۆمپانیاکانی دراو لەگەڵ نووسنگی دراو نووسنگەی دراو شتێکە کۆمپانیاکانی دراو شتێکی ترن ئەو کۆمپانیانی کە مۆڵەتی فەرمیان هەیە لە بانکی ناوەندی عراقی بۆ مامەڵە دارایەکان و ئەم مرکزە ئەو کۆمپانیانی کە باسمان کرد لەم ناوەندەیە ئەو کۆمپانیانی کە مۆڵەتی فەرمیان هەیە لە بانکی ناوەندی عراق لێرە کاتێک کە ئۆفیسەکەنەوە پێویستیان بە کەشف نابێتەوە لە بانکی ناوەندی عراقەوە و حتا ئەوانەی کە ئەو بەڕێزانی کە لە بازاری دۆلارەکەش کە نووسنگی دراویان هەیە ئەوانیش ئەتوانن لێرە لەبەرەوەی لۆکەشنەکەی زۆر باشە خۆ دەزانی کاگرانکۆ بازاری دۆلارەکە و ئەو جادێ زۆر قەرەباڵغێکی زۆری لەسرە لەوانێ ئاسانتر بێ ئەگەر بۆ بەڕێزانە لێرە ئۆفیسێک بکەنەوە نەک ئۆفیسەکەی ئەویان داخن لێرە ئۆفیسێک بکەنەوە فەرعێک بکەنەوە مامەڵە دارایەکانیان زۆر ئاسانتر دەبێت بۆ هاوڵاتیان یان ئەگەر فەرع بکەنەوە لەوێ فەرمیترە بێ شێوازێکی فەرمیتری پێدرێگەر لەو ناوەندە فەرعانە بێ بۆ بۆرە کاگرانکۆڵی ئەگەر لەو ناوەندەیەوەدا لەو ناوەندەی کاکرێتەوە فەرعێکیانە بێ شێوازێکی ڕسمیتر وەرەگرێ وەیترەوەی کە لەو ناوەندەیە بوو فەرمیە و دیارە کوێە بەدڵنیایەوە کاکەڕاکۆ بەڵێ بەدڵنیاوی یەک شتی کەش هەیە تۆ کاتێم مرکزێکەکەیتەوە ئەم مرکزە هەر هەمووی مامەڵی بازرگانی و داراییەکەی ئێمە با هەر لەسەر بابەتی دارایی و بانکەکە نەوەستین ئەو عیلاقاتانی ئەو پەیوەندیانی کە لە نێوان نووسنگەکان و کۆمپانیاکان و بانکەکان و بۆرسە و ئەمانەیە دروست دەبێت لە ڕێی ئەو پەیوەندیانەوە ئەتوانی بیر لە داهێنام بکەیتەوە بیر لە بازرگانی گەورەتر بکەیتەوە بە دڵنیاییەوە ئەوە شتێکی زۆر باش دەبێت باشە بێگومان نەگەر ناوەندەکە بەم شێوازە فەرمیش بێ ڕێگە لە هەر هەوڵێکە گرێکە بۆ سپیکردنەوەی پارە بدرێ کەسانێک گەر
بیانوێ لەم جۆرە کارانە بکەن ئەم ناوەندانە ڕێگرە بێت لە هەموو ئەو پرسانە وایە دکتۆر؟ لە سەداسەد تەواوە من یەک شتیکەش هەیە حەزەکەم باسی بکەم زۆربەی زۆری ناوەندە مەرکەزە ناوەندە بازرگانی و داراییەکان لە جیهاندا تەنانەت زۆربەی زۆران یاسا و ڕێسا و ڕێنمایی تایبەت بە خۆیان هەیە من نمونەیەکت بۆ بێنمەوە ئێستا بۆ نمونە با بڵێن DIFC دوبەی ئینتەرناشنال فاینانشەل سنتەری ئیمارات وەربگرین ئەم مەرکەزەکە لە ساڵی 2004 بڕیاری لێدا کە بکرێتەوە لەسەر ئەساسی ئەوە کرایەوە کە یاسا بەپێی یاسا و ڕێنمایەکان تایبەت بە خۆی دانرا بە دەر لە حکوومەتی دوبەی بۆ نمونە ئەو کاتە هەر کۆمپانیایەکی بیانی هەر کۆمپانیایەکی دەرەکی هەر بانکێک و ئیلە ئاخری بەهاتە لەو مەرکەزە و لە یازاریش ئێستش زۆر ئاسانکاریەکەن بۆوان بەهاتە لەبێ لقی کۆمپانیاکەی لقی بانکەکەی بکردایەتەوە ڕێژەی زەڕیبەی لە 100 بوو. یعنی ئەمە هاندانێکی زۆر باشە بۆ وەبەرهێنە دەرەکیەکان بۆ کۆمپانە دەرەکیەکان بۆ بانکەکان ئێستا ئێمە هەر لە دووبەیە ئەگەر سیر بکەین زۆربەی زۆری بانکەکانی جیهان لەوێ کۆبوونەتەوە چ لە DIFC بێ چ لە دەرەوەی DIFC بێ بەڵام لە دوای ئەوە هاتن ئێستا یاساکە گۆڕانکارییان بەسەراهێناوە بۆ نمونە جەنابەت کۆمپانیایەکت هەیە ئەم کۆمپانیا هەر کۆمپانیایەکە بازرگانیە خانوبەرێ هەرچیەکە لە ساڵێکە حساباتی ختامی خۆت پێشکەش بە حکوومەتی ئیمارات دەکەی بۆ نمونە دەڵێ من بڕی 1 ملیۆن دلارم فرۆشتووە حکوومەتی ئیمارات دەڵێت ئەم 1 ملیۆن دلار خەرجی خۆتی لێ دەرکە چەند بووە بۆ نمونە 800,000 دلار خەرجیت هەبووە ئەوەی لێ دەرەکەی ئەمێنێتەوە 200,000 دلاری ئەم 200,000 دلارە ئەڵێ 200,000 دلار نێت پرۆفیت با بڵێن ئەو قازانجێکی یەخیتە گیرفانە ئەم 200,000 دلارە ئەڵێ 100,000 دلاری هەڵگرە بۆ خۆت لە 100,000 دووهەم لە سەدانۆی زەڕی بەمبەرێ یعنی تۆ لە 200,000 دلار لە سەدانۆی 100,000 ئەی طبعا ئەمە زۆر گرنگە ئەم پاڵپشتی حکوومەت پاڵپشتی بازرگانانی گەورە وەبەرهێنەری گەورە زۆر گرنگە بۆ ئەوی ئێمە هانی کۆمپانیا دەرەکیەکان و وەبەرهێنە دەرەکیەکان بین تاکو بێن لە شارەکە وڵاتەکە. دکتۆر ئاودێر باس لە پشتیوانی حکوومەت کرد حکوومەت هێرێمی کوردستان تا چەندە پشتیوانی بۆ ناوەندێکی لەم شێواکە و پشتیوانەکانی چییە بۆ ناوەندەکە؟ بەدڵنیایەوە حکوومەتی هەرێمی کوردستان کە ناوەندێکی وا ببینێ بەدڵنیایەوە پشتیوانی دەکات ئەمە ناوەندێکی بازرگانی دارایی پرۆفێشنەڵی هەرچی یاسا و ڕێسایەکانی تایبەت بە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراق و بانکی ناوەندی عراقی تێدایە بەدڵنیاییەوە هەروەکو ئێستاوی ئاماژەم پێکرد حکوومەتی دوبەی بەو شێوازە پشتیوانی لێەکە هان ئەدا تەنانەت ئەو کۆمپانیانی کە لە ناوەندەکانە دەکرێتەوە بەڕاستی من لێرەشەوە یەکەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە تەژیعی وەبەرهێنەران و کۆمپانیەکانی درا و کۆمپانیا بازرگانەکان بکە ئەوانی کە لە ناوەندێکی ئاوایە ئۆفیس دەکەنەوە ناڵم ڕێژەی خۆی ئەگەر ڕێژەی زەڕیبەکەی بکەم بەڵە 100 زۆر باشە بێ بەڵام هیچ دەبێت کەم بکرێتەوە بۆی تەژیع بکرێن بۆەوەی هان بدرێن ئەو جوڵە ئابوورە بازرگانیە چ بۆ شارەکە و چ بۆ وڵاتەکە استیفادەی هەبێت. ناوەندەکە ناوەندێکی نێودەوڵەتیە کەواتە پەیوەندیەکانیشی لەسەراستی ناوچەیی و نێودەوڵەتیش دەبێت. دکتۆر لەگەڵ کێ پەیوەندی دروست دەکات؟ ئەوەی ڕاستی بێ لێ ئێستا ئێمە ئەمڕۆ ئەو ناساندنەمان هەیە کاکەڕانکۆ ئەم ناساندنە بەڕێز پارێزگاری بانکی ناوەندی عراق لێرەن تۆزە لەمە پێشش هەر هاتن سەردانێکیان کرد ئەم ناساندنەمان هەیە بە ئامادەبوونی بەڵێ دکتۆر علی علاق لە هەمان کاتە بەڕێز پارێزگاری سلێمانی و کۆمەڵە لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و پەرلەمانی کوردستان و بازرگانان و سەرمایه‌داران لێرە ئامادە دەبن ئەمە یەکەم جار ئەمەی کە ئێمە دەستمان پێکردەوە با بڵێن ئەمە ناساندنیەکە لە دوای ئەم ناساندنەوە ئێمە وردەورە دەجەکەین بەکارەکان ئینشاءالله لە دوای جەژنی ڕەمەزانی پیرۆز بە دوای چەند هەفتەیەک بە شێوەیەکی فەرمی ناوەندەکە دەکرێتەوە یەکەم جار ئێمە تەرکیزمان لەسەر ناوخۆیە لە پاش ئەوە هەوڵ دەدەین لەگەڵ وڵاتانی دەرەوە لەگەڵ کۆمپانیەکانی دەرەوە وەلو لە ئێستاشەوە ئێمە مخاتەبەی چەند بانکێکی نێودەوڵەتیمان کردووە چەند بانکێکی خلیجیمان کردووە پێیان خۆشە وەکو ناوەندەکە زۆریان پێ باشە چونکە شوێنێکی فەرمیە
وەکو جەنابەت باسی کردەمە کۆنتترۆلی سپیکردنەوەی پارە و ئەو شتانە کام شوێنێکی فەرمیە زۆریان پێخۆشە ئیشاڵە لە داهاتووە کە ناوەندەکە کرایەوە و ئەو کاتە بزانین ئیسیجابەی ئەوان زیاتر لەسەر ناوەندەکە چی ئەبێ و چۆن دەتوانن بێن لێرە لە خەکانیان بکەنەوە. بەڕێز دکتۆر ئاودێر عەبدولواحید ڕێژکاری ئابووری ناوەندی نێودەوڵەتی بۆ دارایی بازرگانی سپاس دەکەم. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت لەسەر ناوەندەکە، سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان.